بە ناوی هەموو بەشە ناوخۆی کچانەوە دەستخۆشی و ڕێز و پێزانینمان هەیە بۆ ناوەندی چەمچەماڵ ڕێکخراوی قوتابیان دەستان خۆش بێ و نمونەتان زۆر بێ بە هیوای کاری باشتر و چاکتر لێرەوە ڕێز و پێزانینی هەموو کچانی بەشە ناوخۆی چەمچەماڵ ڕاگەێنم بە ئێوەی بە ڕێز و خۆشەویست. ئێمە وەک بەشە ناوخۆی پەیمانگای تەکنیکی چەمچەماڵ سپاس و پێزانینی خۆمان ئاراستەی ناوەندی چەمچەماڵ ڕێکخراوی قوتابیان دەکەین، هیوادارین کاری باشتر و نمونەیان زیاتر بێ، دەستیان خۆش بە زۆر سپاسیان دەکەین. وەکو ڕێکخراوی قوتابیانی کورسان ناوەندی چەمچەماڵ لە کارێکی پیشەیی خۆمان بەواجبمان زانی بە یارمەتی کۆمەڵی خێرخواز و کۆمەڵی بەڕێز هەستاین بە ئامادەکردنی میوانەخوانە بۆ خوێندکارانی پەیمانگا لە سنووری قەزای چەمچەماڵە. ومێ دەکەین توانی بێتمان بەم هەنگاوە بچووکەمان خزمەتێکی بچووکێم خوێندکارانەمان کردبێ و بۆ ئومێدە و بۆ هیوایشین کە لە ساڵانی داهاتوو لە هەر دەرفەت و لە هەر ساتێکە بتوانین لەم جۆرە خزمەتە لەم جۆرە کارە پیشەیانە بەردەوامی پێ بدەین و دووبارە و سێبارەی بکەینەوە بتوانین ببینە کار ئاسانێکی بچووک بۆ ڕەوڕەوەی زانستیان ئینشاءڵڵا.